زیاتر لە 25 ساڵە لەناو ئەم دوکانە بچکۆلانەیەدا کە کەوتووەتە کۆڵانێکی بچووکی پشتەوەی بازاڕەکەی کفری سۆپەی ماڵان چاک دەکاتەوە. مام سەعید بووەتە هاوڕێکی باشی سۆپەکان. ئەو خاوەن پێداویستی تایبەتە و قاچێکشی لە دەستداوە، بەڵام ڕۆژ تا ئێوارە لەگەڵ پلیتە و بۆنی نەوتی ناو سۆپاکاندا دەیگوزەرێنێ و بژێوی ڕۆژانەی خێزانەکەی دەردەکات. ئەوەڵ جار پێر بووم یەواش یەواش زۆپەم خاچ کرد، سێتوم کرد سێر ئەوم کرد زۆپەم خاچ کرد، هاتا ئێستا 25 ساڵەوە ئەتا ئەمڕۆ تەواو. ژێر زۆپەکە لە حیمەکەمەگە داڕزیا بێ و زۆپەکەیش فتلەیەکەینە قەی و بڕۆخوا لەگەڵ قرس نییە هیچ بەیانیان تێم و ئێوارانە ڕۆمۆ بۆ خۆم وەکو لە چایخانەکە دانیشم لەیرە دانیشم. لەوە خۆشترەیە باشە معیشێتم دەرەکە زۆر باشە، هیچ عیبی نییە. زستانی گەرمیان و کفری کورتە و سەرما و سۆڵەشی کەمترە. ئەمە بۆ مام سەعید دڵخۆشکەرە نییە، چونکە سەرما و زستان ببڕێت بازاڕی چاکردنەوەی سۆپاش کەس دەبێتەوە. بۆیە هاوینان بە وردە ئیشی ترەوە خۆی سەرقاڵ دەکات. دوکانەکەی ئەو کە پێشتر هی باوکی بووە لە کۆنترین چاکەرەوەکانی سۆپا بوون لە کفریدا، بەڵام ئێستا خۆی وتەنی چواردەوری هەمان پیشێ و بازاڕیش لە جاران کەسترە. ئەوانەیش بێژە ئیشم نییە، ئیش هەیە هەڵ ناچێ لە خەو ناتوانێت. جاران یەک دوو کەس بوو خدریان پێ و چاوی نێوینە ئیجا لە دەور و پیشم عادوینی کامرەکەی لێ دەسەی کە ئەو لاش بکە بزان زۆرە یاکەمە ئەم لاتە ئەو لاتە هەرێکی بۆ خۆی لە شوێن خۆی هەڵەچێ و مقاوماکە. کەمەندامبوونی ئەم خاوەن پیشەیە ڕێگر نەبووە لە بەردەم کارکردنیدا. وەک دەڵێت هەر کەسێکیش ئیرادە و نیەتی هەبێت بێکار نامێنێتەوە. ئەوە تا مام سەعیدی تەمەنسەر و 6 ساڵ بە تاقی تەنیا دوکانێکی پیشەگەری بەڕێوە دەبات و بژێوی خێزانێک کە هەموو ئێوارەیەک چاویان لە دەستێتی بەڕێوە دەبات. سامانکەریم کورد سات نیوز، کفری.